بینەرانی بەڕێز پێکەوە بینەری راپۆرتێکە بین لەسەر فیستیڤاڵی وەرزش کۆلێژی ئادابی هەولێر کە پەیامنێرمان بۆی ئامادەکردین. فستیڤالێک لە ژێر دوورشمی قوتابی سنتەری زانیاری و داهێنان لە کۆلێژی ئاداب زانکۆ ئیسلاحەدین بەڕێوە چوو. ئەم فستیڤاڵە لەلایەن هەردوو بەشی ڕاگەیاندن و دەروونزانی ڕێکخرابوو. قوتابیەکی بەشی ڕاگەیاندن پێی وایە ڕاگەیاندن بەردەوام پێویستی بە دەروونزانیە بۆ خزمەتکردنی زیاتری کۆمەلگا و ڕێخستنەوەی پەیامی میدیایی. فستیڤاڵی کلتوری و زانستی بەشی ڕاگەیاندن بەشی دەروونزانی بابەشی ئەنجامیان داوە. ئەمان زۆر فستیڤالەوەدا کە ئێمە بە وەکو مامۆستا وەکو قوتابیان سەر ئاستی هەردوو بەشدا بە شێوە لە شێوەکان بە شێوەی کە ئەو بەرهەمانێکە لە وەکو میدیای هەیان بووە ئەو بەرهەمانێکە لە دەروونزانیدا هەیان بووە تێسی دەرونیە لە فستیڤاڵەکەدا مەسەن نمایشیکەین میدیا بە شێوەیەکی گشتی بە تایبەت سۆشیال میدیا کە ڕۆڵێکی کاریگەری بنیوە سەر ئاستی جیهاندا و ئەو کاریگەریە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەسەر مرۆڤ ڕنگدانەوەی دروست کردووە بە تایبەتی دەرونی مرۆڤەکاندا کە وای کردووە زۆر شەڕزانی دەرونی دروستکاتن لەو شوێنش کە دەبینین کە کۆمەڵێک بەرهەم و یان کۆمەڵێک بابەتی میدیایی کە بەداخەوە بندەڵە میدیایی مەبەستەوەی کە ئەو بابەتانەکە نامیدیاین دەخەتە ناو میدیاوە کە کاریگەری خراپی بە تاکەکان گەیاندووە. ئەوە دەکاتن کە ئەو کاریگەریە لە ڕووی دەرونیەوە مرۆڤەکان تووشی ڕەژام کاتن تووشی نەخۆشی دەرونی کاتن یان کۆمەڵێک حاڵەت دەرونی دروست کاتن. پرۆفیسۆر و شارەزایانی دەروونزانی و ڕاگەیاندن هاوڕان لەسەر ئەوەی دەروونزانی و ڕاگەیاندن دووشتی پەیوەست بێکن و پێکەوە تەواوکاری ئامانجەکانی یەکن. دەرسێکی علم نفس الإعلامي دەروونزانی ڕاگەیاندن لە بەشی ڕاگەیاندن دەوترێ و لەلای ئێمە بەشێکە لە دەروونزانی کۆمەڵایەتی مامۆستایەک لە ئێمە لە ڕاگەیاندن دەوترێ یعنی دەیڵێتەوە ئەو بابەتە خۆی ڕاگەیاندن کە مامەڵە لەگەڵ خەڵک دەکا بە پێویستی بە دەروونزانیە هەروەها دەروونزانیش تا کۆنتڕۆڵی دیار دەکان بکات تۆ کۆنتڕۆڵی ڕەفتار بکە ئەبێ بە شێوازێکی کۆنتڕۆڵکراوی ئیعلامی بێتە ناو ساحەت چ لە ڕێگای دەستگای ڕاگەیاندن کە شتێکی زۆر گرنگە بۆ ئەوەی ئێمە شتەکانی خۆمان بڵاوکەینەوە لە ناوی چ ئەوان بتوان کۆنتڕۆڵی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کەم بە واستەی خبرەی دەرونی و خبرەی لە کەسایەتی لە بواری دەرون. پرۆفیسۆرێکی بواری ڕاگەیاندن پێی وایە گەرمیدیا ببێتە وەسیلەیەک بۆ خزمەتی خەڵک و ڕێخستنەوە و بەرجەستەکردنی فەرهەنگ و کەلتوری ڕاستەقینەی کۆمەلگا ئەوە دەبێت پشت بە توێژینەوەی دەروونزانیەکان ببەستێ کە ڕنگدانەوەی واقعی کۆمەلگا بێت. سەبارەت بەوەی کە ئێمە بۆچی تێ هەڵکێشمان کرد سەرەتا ئەجریان لەسەرمانە ئەو بەڕێزانە ئێمە دراوسەی یەکین بەڕاستی دەتوانم بڵێم کە دووکایەی تەواو لە یەکتری نزیکن دووکایەن کە کاریگەری تەواویان لەسەر یەکتری هەیە بە تایبەتی ئێمە لە ئێستاە هەمیشە قسە لەسەر پەیامی میدیاکەین ئەڵین پەیامی میدیامان فەوزایە کە نیگەرانی لە لای وەرگرەکانی خۆی دروست کردووە ئەم نیگەرانیە بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی خراپی مامەڵەی میدیایە لە ڕووی دەرونیەوە کە بە شێوەیەک لە شێوەکان لە بارودۆخە ناهەموارەکانە دەرونی وەرگرتێک ئەشکێنێ بۆیە ئێمە پێویستمانە بەڕاستی کە بە تەواوەتی لێک نزیک بوونەوەیەکمان لەگەڵ بەشی دەروونزانی هەبێ بە تایبەتی ئەو توێژینەوانەی کە ئەکرێ لە دەروونزانیا بە نەزەریاتی بار بگیرێ ئەمە جگەلەوەی کە دەروونزانی پێویستە سوود لە تەواوی ئامرازەکانی ڕاگەیاندن وەربگرێ بە تایبەتی سۆشیال میدیا کە کاریگەریترین ئامرازی نوێی میدیایە لە ئێستادا. فستیڤاڵی کەلتوری و زانستی هەردوو بەشی ڕاگەیاندن و دەروونزانی لە نێو کۆلێژی ئاداب لە شاری هەولێر بەڕێوە چوو. ئەوەی لەم فستیڤاڵە زیاتر جەختی لێ دەکراوە لایەنە زانستیەکە و توێژوینەوە زانستیەکان و پانێڵە زانستیەکان بوو. ئەزیزان بێگومان ئەم دوو بەشە ئەگەر بێت و بەیەکەوە لە کایەکانی میدیا کار بکەن خزمەتێکی زۆر بە کۆمەلگای کوردەواری دەکەن. بێگومان دەروونزانی بەبێ ئامرازەکانی ڕاگەیاندن ناتوانێت پەیامی خۆی بە گونجاوی بگەێنێت. ئەگەر بێت و لە ڕاگەیاندن و میدیاکان پشت بە توێژینەوە دەروونزانیەکان نەبەستن میدیایەکی ژاوەژاومان لێ دروست دەبێت. عیمران ئەمیر تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ کۆلێژی ئاداب لە شاری هەولێر.